بەخوا فڵان کەس جەرگیم بڕی، بەخوا قسەیەکم داڵی دڵیم تەقان. ئەم جۆرە کەسانێکی خراپن، ئەمە تەبیعەتێکی زۆر خراپە. هەموو کەسێک زمانی هەیە قسە بکە، بەڵام ئینسانی بەڕێز دڵی خەڵکی بریندار ناکە. ئەگەر کەسێک لە ئێمە دەستی بە چەقۆیە ببڕێ، چەندەها جار دەستمان بە چەقۆ بڕاوە، بریندار بووینە، بەس چاک بۆ تۆ شوێنەکەی. بۆیە دەڵێ وەلا یەلتام ما جەرەح اللیسان، ئەوەی بە زمان بریندار ئەبێ ساڕێژ نابێ، ئەو برینە ساڕێژ نابێ، زەحمەتە. بۆیە کەسانێکی ئاواتیان ئەوەی خەڵکی بشکێنەوە، ئاواتیان ئەوەیە قسەت پێ بکەن، ئازاری دڵت بدەن، ئازاری لاشت بدەن، قسەی وات پێ ئەکەن، هۆشت لای خۆت نامێنێت. ئەم جۆرە مرۆڤانە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح مسلم دەفەرمێ إن الله يعذب الذين يعذبون الناس في الدنيا. مزگێنی بێلێتان، من قسەم بەرەو ڕووە، ئەو جۆرە کەسانە قسەیان بەرەو ڕووە لە هەموو کەساتە خەڵ ڕقی لێیانە. بەخۆشی ئەڵێ من قسەم بەرەو ڕووە، من حەق بێژم، والله لە 50 نەفرێت تۆی خۆش ناوێت لە دڵەوە، کەس حەزی پێت نییە، ئەوەی 10 دقە هاوڕێتی تۆ حەزی پێت نییە، بەڵام خەڵ لەبەر شەڕەکەت ڕێز لێگرێ، لەبەر دەمت، لەبەر قسە ناخۆشەکانت. کاکە من قسەم بەرەو ڕووە، هەرچی بێت تەقێنم، قەت ماشەڵات لێ نەبێ. خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم خوای گەورە لە ڕۆژی قیامەتە عەزابی ئەو کەسانە ئەدا، ئازاری ئەو کەسانە ئەدا کە لە دنیادا ئازاری خەڵکیان داوە، عەزابی خەڵکیان داوە. والله خوا عەزابت ئەدا لەسەروی دڵی موسڵمانێکە شکاندووە، قسەیەکی جەرگ بڕ و ناخۆشت بەرامبەر بە کەسێک کردو، خوا عەزابت ئەدا. بۆیە دڵخۆش مەبە، قسەم بەرەو ڕووە، ئەو قسانەی کە بەرەو ڕوو لە دڵتا هەنی قسەی بیشارەوە. لەوانەیە من دەیها قسە بێ بەرامبەر بە کەسێک بیڵێم نایڵێم، نایڵم چووکە ئەزام دڵی ئێشێ، دڵی ئازارە چێژێ. بۆیە ئەو کەسانی کە قسەیان بەرەو ڕووە، ئەو کەسانی قسەی وشک و ناخۆش ئەکەن، ئازاری دڵی خەڵکی ئەدەن، پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم خوا عەزابیان ئەدا لە ڕۆژی قیامەتە. والله ئازاری ئەو دڵت داوە، خوا ئازاری تۆش ئەدا لە ڕۆژی قیامەتە. بۆیە ئەم سیفەتە خراپانە بە و چەندەها سیفەتی خراپیشەی با بە خۆماندا بچین و لە خۆماندا نەیڵین. هەیە مرتاحە بێ، من خەڵکم دەناسی دەیوت بەوە مرتاحە بم خوێن بڕژێنم، کاتێککە خوێنە بینم دڵ مرتاحە بێ، ئیسە لە ژێر خۆڵایە. ئەمە تەبیعەتی خراپە. مرۆڤێک بە زوڵم دڵخۆش بێ، بە کوشتن و خوێن ڕشتن دڵخۆش بێ، بەوە دڵخۆش بێ ئازاری دڵی کەسێک بدا، دڵی کەسێک پارچە پارچە بکات، ئەمانە خوا عەزابیانەدا و سزایانەدا. با بە خۆیانە بچنەوە، هەر کەسێک لە ئێمە ئەم سیفەتانە ناشرینانمان تێدایە، با بە خۆماندا بچینەوە، ئەگینا خوا سزامانەدات.